چوارقۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک ئەوەی دڵی لای هەڵوێستی یەکگرتوو بێت بە گەرمی و پەرۆشەوە پێشوازی لە وفدەکەی یەکگرتوو کرد. چوارلایەنەکە گۆڕان و یەکێتی و یەکگرتوو کۆمەڵ جارێکی تر کۆبوونەوە و بە پێشنیازێکی ترەوە دەیانەوێت وەڵامی پارتی دیموکراتی کوردستان بدەنەوە و ئەم جارە پارتی بە پێشنیازە نوێیەکان ڕازی بکەن تاوەکو پرسی سەرۆکایەتی هەرێم یەکلایی بکەنەوە. بڕیارە ئێمە تا پێنجشەممە بە فەرمی و بە نووسراوی فەرمی ئەو وەڵامانە ئامادە بکەین کە تایبەتە بە میکانیزمەکانی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم. بۆ نمونە ئەگەر سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژێرێت دەسەڵاتەکانی کامانن و ئەگەر لە ناو خەڵک هەڵبژێرێت دەسەڵاتەکانی کامانن و ئێمە لە وەرەقانی کە ئامادەمان کردووە خواستی هەر پێنج لایەنەکەمان هێناوەتە دی واتە وەرەقەکان بە ڕۆح و گیانی سازان ئامادەکراوە بۆ ڕێکەوتن ئامادەکراوە. بەپێی زانێرەکانی نارتی لە کۆبوونەوەی چوارلایەنەکەدا دوو پێشنیاز ئامادە کراون کە یەکەمیان هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە لە پەرلەمان و دووەمیان هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە لە ناو خەڵکەوە. بەپێی پێشنیازەکە ئەگەر سەرۆک لە ناو پەرلەمانەوە هەڵبژێدرێت دەسەڵاتەکانی زۆر دەبێت، بەڵام ئەگەر سەرۆک لە ناو خەڵکەوە هەڵبژێدرێت ئەوە دەسەڵاتەکانی کەمتر دەبێت و پرۆتۆکۆڵی دەبێت. بۆ ئامادەکردنی وەرەقەیەکی تایبەت بوو وەکو دوو پاکێج بۆ ئەوەی کە لە کۆبوونەوەی پێنجخۆڵی ڕۆژی پێنجشەممە لە شاری هەولێر بکرێتە مادەی گفتوگۆکان و ببێتە هۆکارێک بۆ ئیفراز و دەرباز بوون لەم دۆخەی کە ئێستا دروست بوو و درێژە نەدەین بە کۆبوونەوەکان و هەرێمی کوردستان لەم قەیرانەیە دەربازی بێ یا ئیتر ئێمە بەڕاستی کۆتایی بێ بە کۆبوونەوەکانی پێنجخۆڵی و لایەنەکان بناسرێنەوە ڕایان چۆنە. چوارلایەنەکە ئەم دوو پێشنیازە لە کۆبوونەوەی داهاتوودا وەک پێشنیازی هاوبەشی هەر چواریان دەدەنە پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێم ڕێک بکەون و خۆیان دەڵێن ئەم پێشنیازە نوێیە خواستی هەموو لایەنەکانی تیادا پارێزراوە. 23 ڕۆژ پێش سافوە حوسێن داوای لە چوارلایەنەکە کرد پێشنیازەکانیان بنووسنەوە و بیخەنە سەر وەرەقە. ئێستا ئەو چوارلایەنە ئەم داواکاریان ئامادە کردووە. تۆ بڵێ خستنە سەر وەرەقەی داواکاریەکانی ئەم چوارلایەنە کێشەی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکات. هێمن مەحموود نافتی، سلێمانی.